کوڕێکی سەرۆکی ئۆگەندا دەیەوێت بەمارەی 100 مانگا دڵی سەرۆکوەزیرانی شۆخ و شەنگی داهاتووی ئیتالیا بەدەست بهێنێت. جەنەڕاڵ مۆهۆزی کایپینەر فەرماندەی هێزە زەمینەکانی ئۆگەندا و کوڕی سەرۆکی ئێستای ئەو وڵاتە پێشنیازی هاوسەرگیری لەگەڵ جۆرجیا میلۆنی سەرۆکوەزیرانی نوێی ئیتالیا کردووە و دەڵێت 100 مانگای زۆر باش لە جۆری ناکوور دەکاتە مارەیی ئەگەر بە پێشنیازی هاوسەرگیریەکەی ڕازی بێت. فەرماندە سەربازەکەی ئۆگەندا لە تویتێکدا دەڵێت باڵیۆزی ئیتالیای لە ئۆگەندا ڕاستپاردووە بۆ ئەوەی لەگەڵ سەرۆکوەزیرانی ئیتالیا قسە بکات لەبارەی داخوازی هاوسەرگیریەکەیانەوە. کوڕەکەی سەرۆکی ئۆگەندا هەڕەشەی داگیرکردنی ئیتالیاش دەکات لە ئەگەری ڕازی نەبوونی جۆرجیا میلۆنی بە داخوازیەکەی، بەڵام دواتر بەهۆی ترسی لە ڕوودانی هەر پێکدادانێکی دیبلۆماسی ئەو تویتەی سڕیەوە. بەڵام داواکاری هاوسەرگیری لە جۆرجیا میلۆنی و هەڕەشەی داگیرکردنی ئیتالیا بووە هۆی ئەوەی سەرۆکوەزیران کوڕەکەی لە پۆستی فەرماندەیی سەربازی هێزە زەمینەکان دوور بخاتەوە، ئەوەش بەهۆی ترسی لە تێکچوونی پەیوەندیە دیبلۆماسیەکانی لەگەڵ ئەو وڵاتە. ئەم فەرماندە سەربازیە بە جەنەڕاڵی تویتەر لە ئۆگەندا ناسرا بوو. بەهۆی زۆری تویتەکانی لە تویتەر زۆر جار سەرنجی هەمووان بەلای خۆیدا ڕادەکێشێت. جۆرجیا میلۆنی سەرۆکی پارتی برایەنی ئیتالیا کە پارتێکی ئۆپۆزیسیۆن بوو لە هەڵبژارنەکانی مانگی ئەیلولی ڕابردوودا بە بەدەستهێنانی زۆرینەی دەنگەکان توانی ببێتە براوی یەکەمی هەڵبژارنەکان. لە ئێستاشدا دیارترین کەسە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی نوێی ئیتالیا.